سڵاو بنێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە زۆنەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک باز لە دواکەوتنی موچە و دابەژنەکردنی موچە لە کاتی خۆیدا دەکەین با بزانین دابەژنەکردنی موچە چ کاریگەری دەکاتە سەر ڕەوشی بازار لە چ ئاستێکدایە فەرموو بینەری ئەم بەرنامەیە بن. سڵاوتان سلااو لە ئێوەش بێت بەخێر بێ سەرچاو سپاس بەهۆی دواکەوتنی موچە و دابەژنەکردنی لە کاتی خۆیان چ کاریگەری کردوتە سەر باسە ڕۆژی بازار لە ئێستادا چۆنە؟ وڵا حتمان دواکەوتنی موچە کارگەریەکی زۆری هەیە لەسەر بازار و کڕیاران کەم دەبیت بەڕاستی بازار ئێستا زۆر زاییفە ئەگەر موچە لە کاتی خۆی هەموو سەرمانگان دابەش بکرێت زۆر باشە هەم خەڵکەکە متمانەشی دەگەڕێتەوە بۆ سەر ئەو قسانەی حکومەتەوە و هەمیش ڕەوشی بازار باش دەبێت. بۆی دواکەوتنی موچە ڕۆژەکەی چی بەسەراتۆ ڕاوستەوە بازار؟ وەڵڵاهی بازار زۆر زایفە زۆر خراپە بازار بێ مەهاشیە لە ڕەمەزانەوە وابزانم یەک مەهاشەن تەوزاکردێتە ئێستا ئەرێ وەڵا ڕەوشی بازار زۆر خراپە. کاریگەری کردوتە سەر ڕەوشی حتمما کاریگەری زۆر لەسەر ڕەوشی بازار هەیە و کاڵاکانیش زۆر گرانە یعنی بگرە لە ئارد بگرە لە زەید بگرە لە برنج هەموو شتەکان گران بووە و بێ ماشیش لە لایەکی تر ئەو تەمان ڕەوشی بازار زۆر خراپە. ئەرێ دوکانداران کاتێک ئەو گۆشت و ئەوانە دەکڕن ئەوانش کاریگەری هەبووە لەسەر ئێوە؟ وڵڵاهی حتمما گۆشتمان کیلۆی پێشتر بە 13000 دەکڕی ئێستا بوویتە 4000 کارتۆنی سینژی بوویتە 75000 ینی شتەکان هەمووی گران بووە هەمووی ئارێ وڵڵا کاریگەریەکی زۆری لەسەر ئێمەشەیە سەردەم چین و توێژەکانە یعنی هەر چ دوکانێک هەبێ کاریگەری کردوتە سەر ئیش و کارەکەی. ئارێ وڵڵا هەموو شتەکان گران بووە هەردەچی هەر شتێکی دەکری دەلێ گران بووە بازار نییە دۆلار گران بووە مەغاژ نییە هەموو شتەکان گران بووە و بێ بازاریش ئەوە هەر لەلایە بێ بازار زۆر بێ بازار پێچوانە بکەینەوە لە کاتی خۆیدا بێتەوە موسەرە مانگەنگ بەڵێ هەموو سی ڕۆژارێک موچەکە دابەش بکرێ پێدوانیە بازار جمزۆڵی باشی تێدەکەوێت. بەرێ وەڵڵاهی ئەگەر هەموو سەرمانگان لە کاتی خۆی مەهاش تەوزیع بکرێت حتمما بازار ئەوە نابێت بازار زۆر باش دەبێت ئەشیاکانش ئەگەر گران بی خەڵکەکە مەهاشی هەموو سەرمانگان دێ ینی باشترە لەوەی کە لەو عالەی بیت زۆر باشترە. سڵاوتان بەخێر بێ برا بەڕێز دابەژنەکردنی موچە لە کاتی خۆدا چ کاریگەری کردوتە سەر ڕەوشی بازار چی بەسەر هاتووە؟ وەڵڵاهی دواکەوتنی موچە تەسیرێکی کولی کردێ لە بازاری چەند زوی بێت زۆر باشە لەبەر خەڵکی لەبەر خەڵک فەقیرە لەبەرەوەی تاسیری هەبووە لەسەر بازار بە تاکید ئەرێ وڵات تەسیریا بێ برا کابرا هەیە پێشمەرگەیە ڕاتبی تاخیر دێت خوددانی جار داوای لێ دەکات کابرا خوددانی جار داوالی دەکە خرات و مرات هەموو گران بیە ڕاتب چەند لە وەختی خۆی بێ لە خەڵکەکەی باشە خەڵک فەقیرە خەڵک پارەی نییە دۆلار تەسیری کردی لە بازاری ئەرێ وەڵا وەکو خاوەن دوکاندارێک چ کاریگەری کردوتە سەر ئیشەکەی ئێوە؟ بە تاکید ئەرێ وەڵا نەک بەس من وەک خوددان دوکاندارێک تەسیری کولی لە بازاری هەموو کردیە بەگشتی بەهام بڵخاس خواردن وەکی هیچ نییە تەسیری لە هەموو کردیە بەس ئەرێ وەڵا ئێوە دەکڕن ئەرێ وەڵا بەعام گران بیە زەید گران بیە مریشک گران بیە غرات بەعامەتەن گران بیە خزراوات ئەویش باەن هەندی هەبلم بیە گران بیە یعنی چەند زوی ڕاتبەکە بێ باشترە یعنی خەڵک فەقیرە عمری مەشی بگرێت ژیانی بەڕێ بچیت کابرا هەیە ناو ئیجاریە پێی ناکرێت خوددان ئیجار دەلێ بینە پارەم بدێ
ئەو داوا لە حکوومەتی دەکەین لە کاتی خۆیدا لە هەموو سەرمانگەن موچەی بداتەوە خەڵکی خەڵک فەقیرە ئەرێوەڵە ئەگەر هات سی ڕۆژدارێک موچەدا بەش بکرێ ڕۆژی بازار باشتر نابێتەوە خەڵک ژیانی باشتر نابێتەوە بە تاکید بەرێوەڵا ژیان زۆر باشتر دەبیت باشترەکەی چییە کابرا هەیە سەرمانگان چاوی لەو ڕاتبەی ئەو ڕاتبەش تاخیر بکرێت یعنی نەخۆشە بەڕاستی دەڵێ ئەگەر هاتووم حەش لە کاتی خۆشدا بێ متمانە دروست دەبێت لە نێوان خوددا قەرز و ئەوانەی و کەسانی کە قەردی پێدەدا یعنی ئێستا ناتوانانی شتێک بە قز بکڕێ ناتوانانی پارەی خۆی بدات بە قەر بدا بڵێ چاوەڕێ بکات تاکو مەعاشەکەم دێ وای ڕاستە ئەرێ وەڵا کاریگەری هەیە کاکە من ئێستا چەند برادر هەیە پارەی لێک دەستێنن دەڵێ هەتا سەرێ ماجی دەدەمی سەرێ ماجی ئەگەر ڕاتبنێت ئەو کابرا شەرمەزار بووە یعنی ئەگەر لە سەرێ ماجەوە ڕاتب بگرێت کابرا وعدەی خۆیدا دەچی ڕاتبەکەی لێ دەباتەوە ئێستا وە نییە کە حکوومەت بە کەیفە خۆیتی جار مانگێک تاخیر دەکات جار زوی دەدات ئەو یعنی هەموو سەرماگ لە وەختی خۆت بدات گەلە باشە تاسیر لە بازاری دەکات تاسیر لە شۆلێمە دەکات شیشک و بازار هەموو دەبتەوە زۆڵی باشتر دەبێت ئەرێ بە تاکید ئەرێ وڵات جموزۆل گەلە باشتر دەبیت سلااوتانە بێ سەیدەجان سلااو لە بەڕێزت سەرچاو ڕۆژی بازار ئێستا چۆنە ڕۆژ بازاری چۆن دەبینی لەبەر سەبارەت بەچی جمجۆلی بازرگانی بەڵێ پێشەکەی بە خێراتێنی جەنابتان دەکەم و خۆشحاڵم کە دیسان چاوبان بە یەک و دوو کەت ڕەوشی بازار وەکو جەنابتان دەبینین وەکو ئەمەش دەبینین ئەمن بەخۆم ڕاستی زۆر جالن ئەو بازارم یعنی ئەوانەی کە زۆر دۆست و برادەرمێنە خوددانی دوکانن خوددانی نووسنگەنە با بڵێ نووسنگەی ئاڵ و گۆری دراو و ئەوانە یعنی خوددان دوکان مەسەلەنەوەی عشا و کەلوپەلی ناو ماڵ و کەلوپەلی جلک و بەرگ و شتیکە طبعا ئەوە هەمووی بەندە بە موچەوە یعنی بە زۆر یعنی سێ بەشی بازرگانی جمونجۆڵ سێ بەشی پەیوەندی بە موچەوەیە و بەشێکی مەسەلەن پەیوەندی بە کەرتی تایبەت ئەوجا چی فەلاحەتی بی چی بازرگانی بی چی کۆمپانیاکان بی با بڵێن ئەوجا بە بڕای خۆم بڵێم موچە طبعا ئەگەر لە کاتی خۆی بێ وەلەوە الحەمدلله ئەوە لە خوای بە زیاد بێ ئەوە فترەیەکە یعنی دەتوانم بڵێم ئەوە ساڵێک زیاترە موچە لە کاتی خۆیە 15 ڕۆژ تاخیرە بێ 10 ڕۆژ 15 ڕۆژ تاخیر دەبێ بە حکمی ئەوەی حتا پارە دەگاتەوە بانک ئەو پاری نەوتی با بڵێن ئەنگۆ شوکو جەنابتان دەزانن حتا لە دۆلارەوە دەبتە پارەی برێمە وەنیە طبعاەوە بڕە وەخت دەبە و حتا دەگاتە بانقی هەرێمش تەوزیعی بانقەکانی هەموو دەکە بەس بە شێوێکی گەشتی یعنی الحەمدولله ئەمە نالێن 100 بەڵام باششە یعنی ئەمە موچە سەفەرمە ئێمە مانگی پێشوو ئەمن ئەو مانگە 16 مانگ موچەکەم هات وەکو مامۆستا مانگی پێشوو دیسان لە وەختی خۆهات ئەو جارش خشتەیەکان بڵاو کردبەوە لە تۆڕە کۆمەڵاتەکان عەلە ئەساس لە 5/6 دەست دەکرێت بە دابەشکردنی موچەی مانجی 5 بەڵێت خۆش بی وەچی مەعاش دێ تەمەشا دەکەێت جمجۆری بازار گەرم دەبی ئەوجا لە شتکردین لە جلکردین خاستەمە احتیمال مانجێککە بەڕەو جێژنە دەڕووی بازاری جل گەرم دەبی بەبڕای خۆم بڵێم و هەروەها حتا ئیشی چێشخانەکان مەطعەمەکان زۆر بووە لە موشتەری و ئەوە ئەمن کە دەچم دەبینم یعنی ئەوە هەمووی بەندە بەچی بە موچەکەەوە دەمینێ بازرگانی کاکە ماشەڵە ئەوە ترێلە دێ و ترێلە دەڕوا و یعنی با بڵێن خاڵە سنووریەکان مستەمر یعنی کردەوەیە مەسە بەڕووی هاتو چۆنی با بڵێن بازرگانی ئەوەش طبعا کەرتی تایبەت پاڵنەرە بۆ چی لە بۆ بەڕێ پێشچوونی وڵات کەرتی تایبەت یعنی زۆر گرنگە بەخۆی دوو کەرت هەیە کەرتی گشتی
کەرتی تایبەت کەرگی گشتی ئەمە وەکو مامۆستا ئێمە وەکو لە فەرمانگایکی حکومی داوام دەکەین حکومت موچەمانە داتێ ئەوانەی پزیشکین ئەکە عایدی بە وزارەتی تەندروستیان ئەوانەی فەرمانبەری کاربە عایدی بە وزارەتی کاربایە و وەزارەتی کشتوکە لە ئەوانە کەرتی گشتینە و کەرتی تایبەتیش وەکو ئەوە دەبینی جم و جۆڵی بازار کۆمپانیاکان با بڵێن دوکانەکان بەڵێ ئەوانە هەمووی پەیوەندی بە موچەوە هەیە ئەگەر هاتوو ئەم موچەکە لە کاتی خۆیدا بێ ڕۆژی بازار بە شێوەیەکی گشتی باش دەبێت و خەڵک باشتر سەردان موچە و حرەکەی توجاری با بڵێن جمجۆلی بازرگانی بە زۆری تەبعا پەیوەندی بە موچەوە هەیە سلااوتان نەبێ سلااو خۆتش بەخێر بێ ڕۆژی بازار ئێستادا چۆنە بەهۆی دواکەوتنی موچاگەر هاتو موچە لە کاتی خۆیدا بێ ڕۆژی بازار چی بەسەر دێت بەڵێ سەرەتا بەخێر بێن بە خۆتان ڕۆژانە دەبینن لە بازار و لە شوێنە گشتیەکاندا کە یعنی چۆڵاتیەشی یەکجار بەرچاوی پێوە دیارە ئەویش دەگەڕێتەوە هۆی ئەوەی کە موچەکە تاخیر بوو عادەتەن یعنی کە موچە تاخیربی یعنی زۆربەی شتەکان یعنی بربەر چۆڵبین دەڕوا یعنی ئێستا بڕۆ سیر کە ئەگەر بازاری ئێمە و ئەگەر بازاری چەندان شار و محافزەکانی تکەیە یعنی چۆلەتێکی زۆری بەرچاوە ئەوش کاری دەگەڕێتەوە سەر کاری نەبوونی موچەی تەواو یاخود موچە لە کاتی پێویست ئەگەر بێت و یعنی حکوومەت موچە لە کاتی خۆی لە کاتی پێویستدا بداتە شعبەکەی خۆی بداتە ملەتەکەی خۆی یعنی ملەتەکەش یعنی بەو شێوەیە لێ نایێت بڕوات ئێستا هەیە کابرا جگەلەوەی کە مۆزەفە ئەڕوا ئیشەش کەش دەکا ئەو لۆ لەبەرەوەی موچە لە کاتی خۆی نایە یعنی کابرا ئەو موچێش کە دێت لە کاتی خۆی نییە لە یعنی ناتوانێت زڕۆفەکەی بەرەو پێش ببات بۆیە ناچار دەبی بڕواتە ئیشەشکە بکەیان شتەشکە بکات کار هەیە ئێستا کە دەبین ئیشکار ئێستا بەگشتی ئیش و کار نەما وەکو پێویست نەما وەکو پێشان نەما وەکو جاران بەقال هەبوو مەسەلەن هەفتەی 4 جا 5 جا ڕۆژ بۆ دهۆک بۆەوەی بەرهەم بێنێتەوە یعنی بازارەکەی خۆش بەڵام ئێستا ئەبینی 2 مانگ جارێک 3 مانگ جارێک ناڕوە ئەگە بڕواتیش دەینیت زۆر لەسەر جێلاکی ئەمێنێتەوە یعنی ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی نەبوونی موچە لە کاتی پێویست بەڕاستی ئەگەر هاتوو لە کاتی خۆیدا بێ ینی ڕەوشی بازار باش دەبێت و بێگومان ئەگەر بێت و موچە لە کاتی خۆشیدا بێت بازار زۆر باش دەبتەوە و ژیان گوزارانی خەڵکیش زۆر بەرەو باش دەڕوات. سڵاتان نەبێ ڕۆژی بازار بەهۆی دواکەوتنی موچە چ کارێگەری کردو بەهۆی دواکەوتنی موچە نەبوونی موچە ڕۆژی بازار زۆر بەرەو خراپی دەڕوە زۆری بازار بە تەواوی لەوانەیە بتوانین تا ڕادەیەکی بەرچاو کمی کردووە لە کردن و فرۆشتن و بە تایبەتیش لە ئەو پێداویستیانەی کە پێویستن ڕۆژانە کە خەڵک بەکاری دێنی لە خۆراک و لە جلوبەرگ و لە هەموو شتێکەوە نامڕێک کاریگەری هەبووە لەسەر بژێوی ژیانی خەڵک بەڵێ بێگومان کاریگەریشی زۆری هەبووە لەسەر بژێوی خەڵکی چونکە خەڵکی ئێمەوە بەگشتی خەڵکیشی هەژارە لەوانەیە چاوەڕوانی ئەو موچەی بکەوە موچەش کە دواکەوتیان نەبوونی موچە تەسیرێکی زۆری لێیان دەبێت باشە ئێستا کە دەبینە بەشێکی زۆر لە دوکاندارەکان بامڵێن دوکانەکانی خۆیان داخستووە بامڵێن جم و جۆڵی بازار زۆر کەس بووە ئەمانە بەشێکی زۆر دەگەڕێنەوە بۆ موچە بەڵێ بێگومان داخستنی ئەو دوکانانە و ئەو فرۆشگایانە یەکێکە لە ئۆکارەکان کەەوە دواخستنی موچەیە چونکە بێ بازارێکی زۆر لەو بازارەدا دیارە ئەوانیش ناتوانن بژێوی خۆیان لەو دوکانانە لەو فرۆشگانە دابین بکەن ناسارن کە دای بخەن باشە بەرزبوونەوەی نرخی دۆلار ئەمانە کاریگەری نەکردێتە سەر ڕۆژی ژیانی خەڵکو و کاسبکاران دۆلار کاریگەری هەبووە بەڵێ دۆلاریش کاریگەری هەبووە بەڵام لەبوونی موچە بە پلەی کاریگەری زیاترە چونکە خەڵکان ئێمە وەکو گوتمان چاوەڕوانی موچەنە بۆ بژێ ژیانی
باش زۆر جار دەڵێن دوکاندارەکان تووشی کێش و گرفت دەبن لەگەڵ خاوەن قەرزەکان با بڵێن ئەوانەی کە دەڵێن پشت بە موچە دەبەستن کە تاکو سەرمانگ پارەکەیان پێوە دێتەوە هەندێک جار معاشەکەیان با بڵێن موچەکەیان دوا دەکەوێت ناگاتە ئەو وەختەیە کە دیاری کراوە پارەکەی بۆ بدرێتە دەڵێن زۆر جار تووشی کێش و گرفت دەبن چی دەڵێ لە سەرما باڵێ بێگومان نەبوونی موچە گرفتێکی تریشی هێناتەکایەوە کە نەدانەوەی قەرز یان دواکەوتنی قەرز کێشە لە ناوان هاوڵاتیان دروست بووە بە تایبەتی فرۆشیار و کڕیار شتون شێوازی قەرز شێوازێکی باوە لە ناو گەڵی ئێمەدا بەڵی کێشەیەکی گەورەی دروست کردووە ئەگەر هاتو لە هەر سی ڕۆژارێک موچەکە بێت ڕۆژی ژیانی خەڵک باشتر دەبێت و ژێوی ژیانی خەڵک بەرەو باشی دەڕوات بەڵێگە موچە لە کاتی خۆیدا بدرێتن لەوانەیە تا ڕادەیەک کێشەی بژێوی ژیان بنبڕ بکرێتن لەوانەیە سەقامگیر بێت لە حدێک بوەستێت بەڵام نەبوونی موچە زۆر شتی ئالۆز کردووە لە ناو خەڵک وڵا بەنسبەت موچە کاریگەری زۆری هەیە لەسەر بازار لەبەر ئەوەی خەلکێمە بە زۆری موچە خۆرە چاوی لە سەرمانگە کە موچە دەدرێت نادرێت بێگومان ئەو تاخیربینی موچەی زۆر کاریگەری هەیە لەسەر بازار و ڕۆشی خەڵک باش ئێستا کە دەبینین بەشەشی زۆر لە دوکاندارەکان شوێنەکانی خۆیان داخستۆیە خۆت لافتێکیان لێداوە بۆ کرێ ئەمە بەشەشی ئەمە ناگەڕێتەوە بۆ هۆی دابەش نەکردنی موچە و بێ بازاڕی هەمووی هۆکار بێموچەیە و دواکەوتنی موچەیە بەڕاستی لەبەرەوەی ئەگەر موچە لە کاتی خۆیدا بەش بکرێتن هەموو مۆزەفەکان لە چینی پێشمەرگا لە هەموو هێزە ناوخۆیەکان بەرنامەشیان دەبی لۆ خۆیان لەبەر ئەوەی دەزانن کە سەرمانگ موچەی وەرگن بەڵام ئێستا لەبەریان نازانم تێک چووە کەی موچەی وەردەگرن چل ڕۆژە مانجیان دەبتە چل ڕۆژ دەبتە 35 ڕۆژ دەبتە چل زیاتر ڕۆژ ئەوجە بەرنامەی تێکدایە بەڕاستی هۆکار ئەوەیە موچە لە کاتی خۆی دابەش ناکری خەڵک ناچارە ئیش خۆ بەجێبێلی خەڵک دکانی دادنێ کە بڵێن بە قەر دەداتە خەلکی لە وەختی خۆی قەردەکە نایەتەوە ئەوجا بەڕاستی یەک لە هۆکارەکە هەر سەرچیەکان دواکەوتنی موچەیە باش ئەمە کێش و گرفتی کۆمەڵایەتیش دروست ناکە لە نێو خێزانەکان بە تاکید بەڵێ وڵات کێشەی کۆمەڵایەتی دروست دەکات کێشەی ناکۆچی دروست دەکات بەڕاستی لەبەر ئەوەی ئەتوو مەوعیدەشی دەدەیە دوکاندارێکی شتێکی لەکندەوەی ئایا کارتۆنە زەیتەکە فەردە برنجەکە دەبینی سەرمانگ داهات موچە نادرێت کە موچە نەدرێتن ئەو مۆزەفە یاخود ئەو پێشمەرگەیە پارە لە دەستینیا بێگومان وعدیشی دایتە ئەو خوددان دوکانەی کە لە وەختی خۆی بداتێ بێگومان کێشە و گرفت دروست دەبی بەڕاستی ئەگەر هاتوو سی ڕۆژدارێک موچەکە لە کاتی خۆیدا بەمە ڕۆژی ژیانی خەڵک بەرەو باشتر ناڕوات بەخۆی کاک محەممەد هەمووی حکوومەتە کە ئارمەشی هەیە ئەو ئارمەیە نەسرەکە یاخود بازەکە باز زۆر حریسە بۆ ئەوەی خواردن لە بۆچوەکانی خۆی دابین بکاتن حکوومەتی مەش بەڕاستی ئەو ئارمەیە ئەگە بڵێم حەقوای ئارمەکەی بگۆڕی بارکە ینی بگۆڕیتن نازانم ئەو بیکاتە نازانم شتەشی دیکە کە لەوختی خۆی کە نەدرێتن ئەو هەر ئاهەر نەدانی موچەبی هەر ئەوبی لەبەر ئەوەی خەڵک ینی زۆر لەو وەزعی ماندیە لەو حکوومەتەی ماندیە بەڕاستی ئەوجا حکوومەت دەبی چاو بخۆیدا بشێنەوە ئەگە ناوەزعەکە بەرەو خراپبوون دەچیتن بەڕاستی بە شێوێکی گشتی بازاری بەردەڕش چۆن دەبینی بازاری بەش تا حدەیەک خەڵکەکە لە چینی هەژارە بەڕاستی یعنی ئەوە نییە چینی مامناوەند و سەرەوەی مامناوەند نەمایە هەمووی ئێستا چینی هەژارە هەمووی چاوی لە موچەیە چاوی لە سەرمانگە کە موچە دەدرێت یانە کە موچە نەدرێتن بەڕاستی خەڵک هەمووی دکاندار دەبینی وە دانیشتی دوانسییان لە جێک دامەی دەکەن لە یەک دوکان دانیشتینە لەوانەیە لە بە فەیسبوک بۆ شتانە خەریک بن لەبەر ئەوەی ئەوەش هەمووی بێ بازاریە هەمووی نەدانی موچەیە کاریگەری زۆر لەسەر بازار هەیە بەڕاستی خاستن بازاری بەردەڕژ ئێستا مەسەلەن ڕۆژانە بەناو شاریدا دێن و دەچین دەبینین کە دوکاندار هەمووی کنیان چۆ لە مشتریان نییە ئەو کاریگەریەکی زۆری هەیە بەڕاستی بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەیگی بیستی بوون ئەمە ڕابوچنی هاوڵاتیانی خەزای بەردەڕژبوو لە سەتەوەرێکی ئەمڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون
سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە دیمەنەکانی بۆ یەک گواستەوە تا بەرنمەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.